بەشی 2.5 مافە کۆمەڵایەتیەکان. ئێمە پێشتر 5 بەشی ترمان تەرخان کردووە لەسەر مافەکان کە لە بەشی 2.1 باسی مافی حورمەتی ئینسانیمان کردووە، لە بەشی 2.2 باسی مافی کەسایەتیەکانمان کردووە، لە بەشی 2.3 باسی مافی ئازادی بیرکردنەوەمان کردووە، لە بەشی 2.4 باسی مافی ئابوووریەکانمان کردووە، لە بەشی 2.6 باسی مافە سیاسیەکانمان کردووە. ئەمەش کە ئێمڕۆ باسی لێوە دەکەین بریتە لە بەشی 2.5 ئەویش مافە کۆمەڵایەتیەکانە. بەمانای کەلیمە ڤیدیۆیەکی پڕاوپڕ لە کۆمەڵایەتیە، نەک تەنها وانە و محازەڕەیەک بێت، بەڵکو گەشتێک و ڤڵۆگێکە، هەم لەگەڵ فێرخوازانمان هەم لەگەڵ دۆست و هاوڕێیانمان. وڵاتی جیاواز، شاری جیاواز، شوێنی جیاواز، کلتوری جیاواز، سەقافەتی جیاواز، بیرکردنەوەی جیاواز، زمان و ڕەنگ و ئاینی جیاواز، تەمەنی جیاواز، بابەتی جیاواز لەسەر داوە کۆمەڵایەتیەکان کە تێیدا زیاتر لە ساڵێکی خەیاندووە بۆ دروستکردنی ئەم گرتە ڤیدیۆ هەمەڕەنگە کە ڤڵۆگەر لە پاڵ گەیاندنی پەیامەکەی جۆش و خرۆشی خستۆتە نێو ڤیدیۆکە، بۆیە لەگەڵمان بن بۆ تەواوی ڤیدیۆکە. السلام عليكم. لدوکانەوە دێنە بەشی 10.5 لە باسی خواستەکەمان سەبارەت بە سیستەمی سیاسی ئیسلامی لە تەرازەی پێنج وڵاتەکاندا. لە بەشی 10.5 دێن باسی مافە کۆمەڵاتیەکان دەکەین. لە مەملەکەتەوە لە بەرامبەر بەرزترین سیای عێراق کە هەڵگۆردا لە باسی مافە کۆمەڵاتیەکان دێن باس لەواکەین کە مەمەسمان چێ لە مافە کۆمەڵاتیەکان. مافە کۆمەڵاتیەکان مەسمان لەو مافانەیە کە دەبێت بۆ هەر تاکێکی کۆمەڵگا یاخود تاکە بە تاک کۆمەڵگا دەستەبەر بکرێت. جا چ ئەو تاکە خۆشکەوتە بێ، نەخۆش بێ، نافاش بێ یاخود کامل بێت، بۆیە پێویستە ئەو مافانە دەستبەدەر بکرێن کە دواتر لێوانەوە باسییان دەکەین. زۆر لە مەملەکەتەوە دێن باسی خاڵی یەکەمەکەن کە بریتە لە مافی یەکسانی کۆمەڵایەتی. بەبەسمان لە مافی یەکسانی کۆمەڵایەتی ئەوەیە کە ئینسان نابێت لەسەر ڕەسەڵک یاخود بنە ماڵە بڕیا لەسەر خەڵکی بدرێت، یاخود لەسەر زمان، یاخود لەسەر ڕەنجی پێست، یان هەر شێک لەم بابەتانە. واتە کۆمەڵگای موسڵمانان وەک پێشترش باسمان کرد تەنها لەسەر تەقوا دامەدرێت. پێچوانەی کۆمەڵگاکانی ترکە کە لەسەر ژن سالاری و پیاو سالاری و ڕەشپێت و سپی پێست و سەرماداری ئەوە بنیات نادرێت، بەڵکو لەسەر تەقوا بنیاتەندرێت. اینجا هەمومان لە کۆمەڵگای موسڵماناندا هەمومان یەکسانین. جا لە هەر زمانێکەوە بین، لە هەر تیرێکەوە بین، لە هەر بنەماڵەیەکەوە بین، لە هەر شادەیەکە بی کە بەدەستمان هێناوە، لە هەر ئیش و کارێکەوە بین، دەبێ هەموو ئەو مافانەی کە لە کۆمەڵگای موسڵماناندا هەیە بۆ هەر بە تاکەتاکەی دەست بەدەر بکرێت. ئاەتەکانیشمان گەلە زۆرن. لە بەشی هەشتم یەکسانی زۆر ئاماژەم بە ئاەتەکان داوە، هەر وەکو بیرینانەوێک بۆ منێک لەو ئاەتانە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم
كعلي بني آدم كواتا مادام ما هو بني آدم يك رزمان هي كواتا هما يكسان لساي خويا يعني بوم آيات كان تريش بوكو يفرمي إنا خلقناكم من ذكر وأنثى ما دام لنيرو ميكا بيكاتن كواتا يكساني وياخد حديثكاني بيغمبر صلى الله عليه وسلم يكزار زورن بوم أو حديثاني كباس كان نابي رشبيس فاضيني بس رشبيسا والسبيس تيش فاضيني بس رشبيسا كواتا آياتكانو حديثكاني يزقار زورن كباس لهبوني ما في كومالاتي ياخد ما في يكساني كومالاتي أكن ليرة ما في يكساني كومالاتي كوتاي بيدي تينا ما في دوم كبريتي لا ما في كارو رخصاني هلي كار طلع له شيخانه لين باس صناعتك كاين كهلي كاري انت داير دابا زين كيشوي باسي هاتا كان بكين ويستا معجبة باش زور جرين بدين هاي بريتي لوي خودي كار بهاي شي جوري ما فكاني كومالاتي يعني جرين ترين ما لما فكومالاتي كان بريتي لرخصاندني كار بوشي شونكا كار دامزرينري بجي جانا يعني دامزرينري بجي جان لسر أول وستاوا بوي جاتر معجبة حديث هاتا كان جدين باسي هاي كما كان أفاقر ذكرين فرقا رحيم ولقد مكانكم في الأرض وجعلنا فيها معايش وقتا إيما كارو كاسما لزي رخصاندوا زي ما نبو إيوا رخصاندوا بو دامي كرني جان إيما توزار دزاني بو جان دايم بكري ويستكار برخصي إذا حديث اجتماعية بيغمبر فاطمة صلى الله عليه وسلم أجر كسر بشي كندريك بني بريشة بني بشي بوشا سندارك بني بيشوشة بأخسر لوي سوال بك على خلق بفارقة أي شيء كل حد كان بيغمبر فاطمة أجر حد كان في الدولة ولا ما قرت من باقي دي أي شيء اجتماعي بأخسر ولا زاخو بين باس اشتركي اخوي قرد فرمي هو الذي جعل لكم الارض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه واليه النشور وات ايما لزويا رزقي يوم داوا يوش بتوان هول بدن بتوان جاده بين كار في شبدوزنا حالي كار بهبي بوي بتوان دز بكار بن بودا بكني بجي جاده حديث اجتماعي بيغمبر خواص صلى الله عليه وسلم فرميت اگر كسك بريسك بينت بسي بوشاك دالي بكاتوا بيني بفروشي زوزر باشترو اولاترا لو سوال بكا دستي خوي بو خلق بان كاتوا داوي خيران لي بكا بارا لدكانوا
من باسوێن کە پێغەمبەر زۆر زەکرێت بێتەوە کە ئینسان لە بەرهەمەکانی خۆی بخوات زۆر باشترە لەوەی کە چاوەڕێ بەستی خەڵکی عاش بەرەک بێت زۆمان باس زۆر لە حەدیثمان کرد وەسەن حەدیثشمان هەیە کە باس پیشکاران سەرشترینیان ئەوەیە بۆ بچۆ خۆی گەورە لە خوارە ماڵی حسینێ ملی خۆی گەورە ساکاران هیواداران و ڕازگار مانەی خۆشێت بە هەمان شێوە لە حەدیثیش ئاماژە بۆ دراوە کە بەڵێ خۆی گەورە پیشەکاری خۆشێت لێرە ئاکرێ کەسێک پرسێ کە چۆنچۆنی بڵێ ئاخۆ چۆنچۆنی ئیسلام کارە پیشە بۆ هاوڵاتی ناوچەکە یاخۆ شوێنەکەی دابینەکە لێرە دەڵێن ئەگەر هاتوو دەوڵەتێکی موسڵمانە نەمان هەبوو بێگومان وەلی ئەمر ئەم کەسێک کە حکمەکە بێگومان لەسەری واجبە لەسەری فەرزە کە کار و پیشە بۆ هاوڵاتی ئەو شوێنە دابین بکە بەتایبەتی ئەگەر دەستوری ئیسلام بالادەست بوو ئەمە زۆر ئەولاترە بۆ دابینکردنی پیشە بۆ هاوڵاتی ئەم شوێنە لەو ناوچەیەدا زادين بس ما في سيما كاين كبريتا لا ما في دابين كدني بيدا بالسكن
مامۆستا چاو ژادو دەمێت ساڵ هەژواردە دەمێت کە پێغەمبەر نوح لە کام سیای دابەش یعنی کشتەکەی دابەمێت یەکەم سیای ورد تمامسا؟ سیای ورد ورد ئەوە ئەی هونيا بی سیای ايه بانەڕێم کوریا داي سیای فتح فتح اوش ئەوە هونيا دووەم کوریا هوني مامسا سێم سياي جەبەل جبل سیای سياي زبل يعني بس مطر زبلي سیای سێم سیای جودی جودي هونيا چارەم سلام هوا سیای هەڵگۆڕ چییە فتح ئەوە لێ فتح حاجەتو یەکەم ورد دووەم فتح سێم جودی چارەم هەڵگۆڕ جودی ئەجێتو ورد ئەجێتو کورە خەپۆ فتح مامسا كم؟ مامسا ئەجێتو مامسا فتح فتحة فتحة وضمة چون ناوی جودي ما جودي جودي جبل جودي ما مش هوا حرارات جودي ما صرت كنو الراء جودي ده ما صدق كذا قاصد جودي والله من راست ورد تلفون بكارناي نالا بانسا بانسا راي جماور واو تمام والله من راست وردي جيم فتح انا والله عايزة شيء من جوا جودي نازل إيرانيا
سلاوی تایبەتمانە. اینجا دێین باسی مافێشترەکەین کە بریتە لە مافی دابینکردنی پێداویستیەکان. اینجا بۆ بەسمان چێ لە دابینکردنی مافی پێداویستەکان، مافی دابینکردنی پێداویستەکان. بۆ بەسمان لەوەیە ئەگەر هاتوو کەسێک بێوێت دەستبەکار بێت شێک دروستکار بێت شێک بکات، پێویستە بەخۆی ئەو توانایی هەبێت ئەو کارە نەبێت. ئەگەر هاتوو ئەو توانایی نەبوو بۆ دابینکردنی ژماری دەوروبەری کۆمەڵگای و یاخود ئەو تەواوەتیدا ژین پێویستە مافەکانی بۆ دابینکە بۆیە پێ دەڵێن مافی دابینکردنی پێداویست. اینجا لێرە باسی لەواکەین کە چەند ئاەتێک هەیە گەواهیدی ئەدا لەسەر دابینکردنی مافەکان و یاخود پاڵپشتکردنێک تر لەسەر دابینکردنی مافەکان و پێداویستی مافەکان. بۆ منێک لەو ئاەتانە کە زۆر ڕواجی لە قورئانەوە زۆر شەوترێتەوە ئەویش ئەوەیە بسم الله الرحمن الرحیم وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. خی گەورە لێرە مەبەستەکە ئەوەیە کە هاوکاریەکتر بکەن لەسەر چاکە و نەهیش بکەن لە خراپە، یعنی نەهی بکەن لە خراپە بەرامبەر بەوەکانی دیکە چاکرێت. ئیثم والعدوان دەست درێژیە نەهی لێ بکەن، هاوکاریتر مەکەن لەسەر دەست درێژیوانە. لێرە دووبارە ئەگەر دیقەتی قوڵای ئاەتەکە بێن زۆر هەڵەگرێ، بەڵام ئەتوانین ئەوەش بڵین کە مادەم خی گەورە دەڵێ هاوکاریکردن لەسەر چاکە، ئێساکەش بەشەکە لە ئیش، ئیش کە ئەتو بۆی دەست چاکە بەدەست بێنێ دەبێ ئیش بکەین. کەواتە لێرانە ئەگەر سەرنج جوانی ئاەتەکە بدەین ئیشکردن بەشێکە لەو ئاەتە کە پێمان دەڵێ چاکە بکەن بەڕان بە شێوازێک کە ئەگەر هاتوو هاوکاری ئەوانی ترش بکەین، واتە هاوکاریان ترش بکەن ئەوانەی کە ئیشیان نییە دەستیان بگرین بیان هێن بەرەو ئیشێک کە ئەوانی ئێمە هەمانە. حديثك دين باس لواكين بيغمبر صلى الله عليه وسلم كادك لزنگ ابو خلق اعتازي شتومك وخوارنو والله امان ابو بيوصل فرموي اقد كسك بشتي زياتري بيا باوي بيخشي بكسك كبينيا شتومك زياتري بيا والله زياتري بيا ببخشي بكسك كبينيا اقد سرنزي حديث يبدين بو ما ندرك وقتون سرتاوتم دەوروبەر کۆمەڵگا دەوڵەت بەرپرسە لە دابینکردنی مافەکان بە هەمان کشەوە ئەلێرە بۆمان دەرەکەوێت خەڵک کە سەرپشتی زیاتری پێ بە بەرپرس بووە بدا بە کەسێک کە سەرپشتی زیاتری پێنیە و یاخود هەریچی پێنیە پێویست بۆ پێی بدرێت. بەڕێزان وەک ئاماژەم پێدا حەدیث ئاەتەکانمان زۆرن کە باس لە بەرچ بەرپرسیارەتەکەن وەکوت خاوەنداریەتی کە پێشتر بەشێکمان لە تەرخان کردووە. لێران لە دێن باس حەدیثێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو سەرۆکی مەدینە وەکو بەرپرسی مەدینە هەڵەستێت بە فەرموودەیەک لە دەربنێکی شیریندا پێمان دەڵێ ئەگەر هاتوو کەسێک قەرزێک لەسەرە مردووە هێوە پێی ئەزانن و یاخود بێوەژنیشی جێشتووە منداڵ بێ سەرپەرشتیاری جێشتووە بابێتە لای من سەرپەرشتیاریەکە. یعنی ئەگەر سەرنج بدەین لێرە ئەومان بۆ دەرەکەوێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو بەرپرسی مەدینە ئامادە بۆ سەرپەرشتیاری خەڵکەکەی بکە و یاخود سەرپەرشتیاری بێ باوکان بکە کە منداڵانی هەتیون پێویستیان بە سەرپەرشتیارێکە. بۆیە لێرەمە دەرەکەوێت کە لە حەدیث ڕابردووشم ئاماژە پێدا کاتێک شتێکمان لە خۆ زیادە با ببەخشین، ئیشێکە کارێکە لە خۆمان زیادە با ببەخشین بە کەسێک کە نیەتی. جزاك الله خيرا يا أخي.
بارو الناس حي الزولية يا عمري فاصلة من ساعتك لما تنبو أبو موسى الحري عادتي أنا أبو صومي الحري يعني ساعتك خوارني كان مدرسة كود لأن أخوان دابريك ساين دابر كان وتعبت ساعتك خوارني بينما خلاص عن هذيك إخاف بريزي ياخذ زناني تشكم دابر كان كذا سخاو مقيقوان هميان وانا كذا هميان مدابي بيك ساين بيقول خاصة صلى الله عليه وسلم من لوانم أوانش لملك يعني أمن زور ذيك بيقول خاصة من أمسي فتاة خويا خاطر فلا قومي العرعر سنوري نيوان السعودية والعراق ليرة بس خاليك كاين كيف بيقول يفضل صلى فرمي لهر كومالك لهر شونك لهر كراكيك لهر تاكوي كسي يجيب درسيان لقلابو أو كسمي سوغر بيمزي بخوبة بيغمرون ما لو للسامارة نزيد فهدا ليه باس قالك شلولين لكن أبي بريتيبو لما كبيدا سكني دابين كدو بيدا سكان ليرة دين ترخيص أخينا السر سونيتي ريزبندي دابين كلي بيدا سكان سلاو دعائل سنور السعودية دين باسي واكي كريز بندركان شون الشريعة الإسلامية لروي دابين كني مع فكان في داجستي لما لو اشتكى ثابتني أنا بشتر باس ما كنا أو شاني كثابتن بيستيان بقوران كاريني شكوخوي عن ناقوري والله بحكم يوي أما أنا خيرتها بالي كوش شبي كنوا بويا ميكانزي مكان وأمر هذا كان جواز بويا دابش أنا كان بسر شوار بش لا عفوا شوار خالد لما كنت قباء مدينة دين باشي خالية كما كان كوت من مسار خالمانية خالية كم بريدي لوي كبريد همان بوكو من هوسا كوش بوكو من كين ديرش آيات منصورة إن شاء الله دوات الباسي كروانا بعدين باس يا ذكاكين اخوي يقول القرآن سورة الجمعة لفرميت فانتشروا في الارض وابتغوا من فضل الله. ليه يا اخوي يقول ما بس اياها بس الزيادة بقرا القرون بودا بيكتني بجيري جانا وانت في شموشتك تبي فوت انا بس بالسلامة يا شيخ. لا بالسلامة. لما تكون في غمري صلى الله عليه وسلم شوي لك وسطناك يا بقصة. هاي بنستر باسا كمان. بس يوم ما كير كلا خالي كم قلت له ويك إنسان اللي بوفيه والله. ولا ما كل رب سالك بتجوري. أيش أويا آية. أجن هذا كسيك حول أداء لو بدن يوكي شيء نيا ولا شيء مادية. وقت الروي جسدية ولا روي شارزاية وشارزاية أتواني كشتو قالبي كاتان زيادة قريب كان هشتك لما بدا بلا من الروي مادية ياخذ بابلين دسكوتي يجين دسماينية بوي بتواني مكارب عالم حالة فيها سيكريت زاناني فقه شوان لما بابتان قولي وتوا قرين أجن هاتو حالة جواها بلغوري أوان لبيت المال كالزكاة زكاة أدري بوكسا
بەپێی با بڵێن شوێنەکەی کە بۆ دابین بکرێت بەپێی ئەو ظروف بابەتی کە ئەو حاڵەتە خوازێ چەندە دەسمایەکەی یاخود چەندە بۆی دابین بکرێت بەپێی ئەمە شوێنێکی بۆ دابینەکەن کارێک بۆ دابینەکەن بە حکمی ئەو شارەزاییەکە هەیەی لەم بوارە لە گۆڕستانی بەقیع لێ باسی خاڵی دووەمەکەین باسی خاڵی دووەمەکەین پێش بریتێلەوەی ئەگەر هاتوو کەسەکە نەیتوانی لە ڕووی بەدەنیەوە ژیان بۆ خۆی دابینکە یاخود شارەزایەکی نەبوو ئەوە لەسەر ماڵی پێویستە کاراسانی بۆ بکەن کارگوزارانی بۆ بکەن بۆی پێی بژێت زادت باسی خارج زۆر بکەین مرۆڤ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ویش ئەوەیە کە زۆر لە عولەمای فقها هاوڕان لەسەر ئەگەر هاتوو کەسێک نەیتوانی ژیانی خۆی دابینکە ئەوا توانێت لە بەیت المال ئەو بڕە پارەی بۆی دابین بکرێت تا بتوانێت ئەو ئیشێک کە هەیە بکات. باسی خاڵی سێمەکەین ئەدی ئەگەر هاتوو کەسی ئاتاز کەسی نەبوو سەرپەرشتی بکات بەخێری بکات ژیانی بۆ دابینکە ئەوڵە حاڵەتە ئەستۆی ئاتازەکە ئەگرێتە سەر زەکات واتە لە بەیت المالی زەکات ژیانی گوزەرانی بۆ ئەو کەسە دابینەکەن کە پێویست لە چارەمدا دەڵێن ئەگەر هاتوو زەکاتش شێوەی نەکرد کە پێداویستەکانی ئەم ئاتازە دابین بکە ئەوە دەچینە خەزانەی دەوڵەت لە خەزانەی دەوڵەتەوە پێداویستەکانی ئەم ئاتازە دابین دەکرێت. لكي عرفة لباس قالي بين جمال لمسكوتي دايا عائشة دخالي في نظام ضلين سي اگر هاتو دولتش ما بس ما يقدر زكاة كذا ما بيت المال نيتواني جاني هاتا زكاة دابيكا اگر دولتش نيتواني جاني هاتا دابيكا ئەوە بارەکە ئاخرێتە سەر دەوڵەمەندەکان تجاری وا هەیە دەوڵەت ڕوو لە قەیرانی دارایی یاخود قەیرانی ئابووریەکە ئەو کاتە ئادازی خەڵکەکان ئەچێتەوە سەرباری پیا و دەوڵەمەندەکان بۆ دابینکردنی ژیانی ئەم ئادازە. من باسی سێشی ابن حەزمەکەی کە زۆر باوەڕ اینجا لە خاڵەکە ابن حەزم دەفەرمێ لەسەر دەوڵەمەندان پێویستە ئەگەر هاتوو دەوڵەت ڕوو لە قەیرانی کرد ئەوە لەسەر دەوڵەمەندان پێویستە کە ژیانی ئاتازەکان دابینکەن بەپێی توانایان چونکە دەوڵەت یاخود حکومڕانی شاریان بۆ دێنێ کە بۆ هۆی دەبێت ئەو کارە ئەنجام بدەن. ئینجاویش بەپێی بای ئەو پێدا ئەو با بڵێن ئەو مادیان ئەو پارەی کە هەیتان لەنێ جویفانی خۆیان دەبی پارەکان بۆ دابین بکرێ بەپێی ئەو ظروف و عادەتەی کۆمەڵگای کە ئەو کات بڕیارە درێت کە چۆن وای خۆ لە چ کاتێکدا بۆ منە ستانان یاخود هاوینان پۆشاکیان بۆ دابین بکرێت وە کاتەکانی تریش کە بتوانن کاتەکانیان پێ بڕبکرێتەوە لێرە هاتینە کۆتایی بەشی پێنجەم. بۆ ئەوەی کەرابێت تێگەیشتی کە ئیسلام چۆن سێری مافە کۆمەڵاتیەکان دەکات بەڵام دەبێتمان بیربێت ئەو مافانە لە کاتێک دەستەبە دەکرێت کە شەریعەت بەڕابێت. لە خەڵای شێروانە رمزی گەرمیان
لكن أنا خوشويز كنت أنا باسك ليشم ئەوەی کە باسمان کردن بنەمایەکانی کارەکانی ئیسلام گرنگترین خاڵەکان کە پێویستە هەرتاکێشی ئەم کۆمەڵگایە بە وردی لەم خاڵە بڕوانێت. لا سيح لا تنبت لا صداقي كبريو واندز ماڵەوەیتان لێکەین تا ڤیدیۆشتر 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 خواتان لەگەڵ 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 باشە حەما تا ڤیدیۆشتر خواتان لەگەڵ